ناکۆکی پارتی و یەکێتی لەبارەی سەرۆک کۆمار توندتر دەبێت. چوارچێوەی هەواهەنگیش دوایین مۆڵەتیان پێدەدات. تاوانێکی گەورەی چەکدارانی شەڕع لە ماوەی یەک مانگی ڕابردووە ئاشکرا دەکرێت. چاوەڕێ دەکرێت هەفتەی داهاتوو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار کۆ ببێتەوە، بەڵام تا ئێستا یەکێتی و پارتی نەگەیشتوونەتە ڕێکەوتن. بەپێی زانیاریەکان کاتێک وەفدی چوارچێوەی هەواهەنگی سەردانی مەسعود بارزانیان کردووە، بارزانی لە بەرامبەر دەستبەرداربوونیدا لە پۆستەکانی جێگیری سەرۆکی پەرلەمان وەزارەتی دەرەوە و ئاوەدانکردنەوە داوای پۆستی سەرۆک کۆماری کردووە. زانیاریەکان ئاماژە بەوە دەکەن یەکێتی چوارچێوەی هەواهەنگی ئاگادار کردوتەوە لەوەی دەستبەرداری پۆستی سەرۆک کۆمار نابێت و وتویەتی با پۆستەکە لە نێو ئەنجومەنی نوێنەران بەدەنگدان یەکلا بکرێتەوە. جێی باسا چوارچێوەی هەماهەنگی ماوەی 48 کاتژمێر مۆڵەتی بێکێتی و پارتی داوە بۆ ئەوەی لەسەر پۆستی سەرۆک کۆمار ڕێک بکەون. ڕێکخراوی مافی مرۆڤی عەفرین راپۆرتی مانگانەی خۆی لەبارەی پێشێلکاری و تاوانی گروپە چەکدارەکانی شەڕعەوە لە ماوەی تەنها مانگی ڕابردوودا لە حەلەب و باکووری ڕۆژهەڵاتی سووریا ئاشکرا کرد. دەڵێت تەنها مانگی ڕابردوو زیاتر لە 1200 کەسیان کوشتووە. ڕێکخراوەکە دەڵێت بە ئامانجگرتنی گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە لە شاری حەلەب و دواتریش هێرش بۆ سەر کۆبانێ و عەفرین و ناوچەکانی دیکەی ڕۆژاوای کوردستان ئاماری کارەساتباری کوژرا و بریندار و ڕوفاندنی لێکەوتۆتەوە. لە بەشێکی ئەو راپۆرتەدا هاتووە لە شاری حەلەب لە ئەنجامی تۆپبارانەکانی گەڕەکی شێخ مەقسوود و ئەشرەفیە زیاتر لە 1200 کەس گیانیان لەدەستدا کە ژن و منداڵیشیان تێدایە. تا ئێستا ئاماری فەرمی 100 کەسمان بەبەڵگەوە تۆمار کردووە.